من وەکو برای ڕامین وەکو نوێنەرە وەکو برای لوقمان و زانیار لێرە حزورم هەیە لێرە هاتنم کە دەنگی ناڕەزایەتی خۆم و دەنگی ناڕەزایەتی ئەو سێ بنەماڵە لە کنار دەنگی ئەمانە و کۆکەینەوە بیگەینین بە کۆمەڵگای نێودەوڵەتی بەرامبەر بە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی. هاوکاتیش ئەمەوێ بە نوێنەرایەتی بنەماڵەی ڕامینەوە بنەماڵەی زانیار و لوقمانەوە سپاسی هەموو گەلی کوردکەین سەرخۆشی لە گەلی کورد لە هەر چوار پاچەی کوردستان ڕۆژاوا باکۆر ڕۆژهەڵات و باشوور و سڵاو و ڕێزی تایبەتیشمان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان هەیە کە ئەیمڕۆ مێژوویکی پێرشنگداری لە خەباتی گەلی کورد لەو پارچەی کوردستان تۆمار کرد. سڵاو بۆ ڕۆژهەڵات سڵاو بۆ باشوور سڵاو بۆ ڕۆژاوا و باکۆر سڵاو بۆ خەباتی یەکگرتووانەی گەلی کورد. دوجار کە تۆ برای خۆتت بینی کاکە ڕامین کەی بۆ چۆن و چیت پێوت ئەو چی بەتۆت؟ من هەژدە ڕۆژ پێش ئێستا تانی تەک ڕامینان قسەکەم زۆر بەورە بوو زۆر بەڕۆحیە بوو ئەو بەڕاستی مەرگی بەزاندە بوو. پەتی سێدارەی بە چۆک هاوردە بوو و ئاخرین پەیامەکەیژی ویدۆ کێ بڵاو بۆ سڵاو و ڕێز دەنێری بوو هەموو گەلی کورد وەکو خۆی دەڵێ چاو دەسی هەموو تاک بە تاکی خەڵکی کوردستان ماچەکە و خۆی وەکو ڕۆڵەیکی کوردستان و خۆی بە ڕۆڵەی ئازادی خوازی هەموو کوردستان دەزانی ڕامین. کاکە ڕامین هەر بۆ گرتنەکەی چی گیرە چتۆماتێکی ئەستەپا ڕامین لەسەر بڕیاری خۆی سەردانی بنەماڵەی کرد لە شاری سنا بەداخەوە لە دووی پۆشپەڕی ساڵی پار لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی و قۆڵبەست کرا بە تاوانی ئەندامیەت لە کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران حکمی سێدارەی بوو دەرچوو و بەداخەوە لە کەمترین ماوە حکومەکەی پشتڕاست کراوە و دەزانن لەگەڵ زانیار و لوقمان لە زندانی ڕێژای شەر بەداخەوە ئێدام کرا. لە ڕێگەی مایکی دەنگی ئەمریکاوە تۆ دەتەوێت چی بڵێ داواکاری چییە؟ داواکاریم لە هەموو تێکۆشەرانی کورد ئەوەیە کە خاوەنداریەتی لە ڕۆڵەکانی خۆمان کەین لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامی بە خەباتی یەکگرتووانە دەنگی بەهێزی ئەوان بین و بیگەینین بە کۆمەڵگای نێودەوڵەتی بە دڵنیایی و هەتا کۆماری ئیسلامی بەردەوام بێت ڕامین و زانیار و لوقمان دوایین ڕۆڵەکانی سێدارەنین لە کوردستان و دوایین شەهیدی کوردستان نابن و کۆماری سێدارە کەماکان بەردەوامە لە قەتڵ و ئامی گەلی کورد و سێدارەدارنی ڕۆڵەکانی کورد بۆیە پێویستە ئێمە خەباتەکەمان یەکگرتووترکەین و بەهێز و بەهێزترەوە بچینە پشتی بەندکراوانمان و دەنگی بەهێزی ئەوان بگەینین بە کۆمەڵگای نێودەوڵەتی و کۆماری ئیسلامی وادارکەین چیتر بە ئاسان ڕامینەکان و لوقمانەکان و زانیارەکان لە سێدارە نەدا. من بە هاتنی من بۆ ئێرە داوا دەکەم کە ینی ئەو هێرشەی ئێران کە کردیت دووبارە نەبێتەوە بوەستێت و داوا دەکەم لە وڵاتە سلهێزەکان ئەوانەی کە هێزیان بەدەستەوەیە کە تێبگەن کە کوردیش لە ئێران مافی هەیە دەبێت مافەکانیان بپارێزرێت. من داوای ئەوە دەکەم و لە هەمان کات داواش دەکەم ئەوەی کە بەرامبەر بە و برایانەی ئێمە کراکە لە ئێران بە بۆنەوەی کە چالاگوان بوون بۆ داواکردنی مافی کورد کە لە ناویان بردن کە هەڵیان واسین ئەمانە دووبارە نەکرێتەوە چونکە بە ناحەقی وایان لێکرا لەسەر هیچ ینی مافێک نەبوو کە ئەوە حەق بدا کەوایان لێکردن. هاتنی من دووبارە بۆ ئەوەیە کە یعنی ماف بدرێت بە کوردەکان لە ئێران و هێرشی وا دووبارە نەکرێتەوە ئەوەی کە لە کۆیە ڕوویە و داوا دەکەم UN بێت یاخود وڵاتە زلهێزەکان زیاتر تیش بخاتە سەر کەیسی کورد کە ئێمەش مافمانە هەیە وەکو هەموو مرۆڤێکی تر لە چوارچێوەی ئەو وڵاتانەی کە ئێمە تایە ئەژین مافەکانمان تکاتان لێکەن بپارێزرێ. وەکو هونەرمەندێک تۆ چ پێویستە بگرێت لەسەر هونەرمەندان ڕۆشنبیران بە شێوەیەکی گشتی لە مەرقە و کوشتن و لە سێدارەدان و گرتنەی مرۆڤ؟ داوا دەکەم لە چالەکوان و هونەرمەندەکان و نووسەرەکان زیاتر بێنە دەنگ وەکو کردویانە بەڕاستی دەستخۆشیان لێکم بە تایبەتی لە تویتر کە زیاتر بێنە دەنگ لەسەر ئەو لە سێدارەدانی بەناحەقی کە ئەکرێ بەرامبەر بە خوشک و برا کوردەکانمان لەسەر ئەوە زۆر گرنگە زەختی بخەنە سەر زیاتر بێنە سەر دەنگ تاوەک ئەوەی کە ئۆرگانیزاسیۆنەکان کە لە پاراستنی مافی مرۆڤن زیاتر پێداچوونەوە لەمە بکەن و وەستانی ئەم کارانە بێت. برنامج چی برنامج کتابی چی بلایی چی بلیاره. بیشتر ناویان لگلیان
سبكي وڵامی کوردی والله من هاتوم يعني وەک کچە کوردێک لەگەڵ ئەم خوشک و برایانە ئیتر ئیشەکان لە دەست ئەوانایە ئەوان بەرەو کوێ بچن ئیمڕۆ منیش لەگەڵیانە. ئێمە وەکو کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لێرە بە خاترەوە کۆبووینەتەوە کە دەنگی خۆمان بگەێنین بە نەتەوە یەکگرتووەکان بۆ ئەو هێرشەوە و بردومانەی کە کۆماری ئیسلامی کردی سەر بارگاکانی حزبی دموکرات. بۆیە ئێمەش لێرە هەمومان هاودەنگ و هاو هەڵویست وەکو هەستێکی نەتەوەی لێرە کۆی بووینەوە کە ئەو دەنگە بە هەموو جیهان ڕابگەینین کە ئێمەی نەتەوەی کورد ئێمەی گەلی کورد بۆ شتانە ناترسین نالەرزین ئێمە ڕەقەسوورترە بین لەسەر خەباتی خۆمان ئێمە وەکو گەلی کورد بەردەوامین لە خەبات و تێکۆشانی ڕۆژانەی خۆمان تا گەیشتن بە ئازادی و مافەکانی خۆمان. داوامان لە حکوومەتی ئامریکا هەیە و هەموو حکوومەتە دەسەڵاتدارەکانی تر کە هەڵویستێکی جددیان هەبێ نسبەت بەو مەسئلەیەوە کە لەم دووسێ ڕۆژە ڕابردوو ڕوویدا و لە ڕۆژەکانی تریشدا ڕوویداوە هەڵویستێکی جددیتریان هەبێ کە جوابی ئەو هەموو خەڵکە بتوان بدەنەوە و جارێکی تر دووپات نەکرێتەوە ئەو شتانە. ئەوانەی کە هاتبوونە ئێرە کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بوون لە هەموو حزبەکان، بەڵام ئەگەر کەسێکی وەک من لە حزبێک هاتبێتە ئێرە ئەوەمان لە بەرچاو نەکردووە، هەمومان وەکو نەتەوەی کورد هاتووینەتە ئێرە هەمومان یەکدەنگ و یەک هەڵویست بووینە. ماوەی 8 ساڵ زیندان بووم لە ئێران لە زیندانی مەهاباد و زیندانی ڕەزایە. 8 ساڵ زیندانی سیاسیم کێشا. زیادەوە کە لە زیندانی ئێران بووین بۆ پەڕی بێ حورمەتی و بێ ئەحترامی و شکنج و تعزیبی کە بە ئێمە درا لە ناو ئێرانە لە زیندانی مەهاباد و زیندانی ڕەزایە وەخصوص لە ناو ئیدارەی ئیتڵاعاتی بۆکان و مەهاباد و ڕەزایە ئێمە لەو پەڕی زەلالەت و بەدبەختیدا دەژیان. تەنانەت کە لە زیندانی ڕەزایە زۆرشیان لە ناو خەڵکدا کرد کە بوو بەوەی کە مخدراتیان واردی زیندان کرد، واردی زیندانی سیاسیەکانیان کرد کە ببێ بە هۆکاری ئەوەی کە جەماعەتێک مبتەلا بە مەوادی مخدر بن معتاد بن. ئێستاکانیش کە یەکێک لە نمونونەکانی ئەوەیە کە مەخەڵەکانی حیزبی دموکرات موشکباران دەکەن و خەڵکایەکی مەدەنی دەبنە قوربانی لەو پێناوەدا. بۆ ئێمەش هاتووینەتە UN بەنا بەخاتر ئەوەی کە خۆمان نیشان بدەین کە بەڵێ کاکە پشکم پشگیریەکمان لێ بکەن، کارێکمان بۆ بکەن کە لەو مۆقعیت و لەو شرایەتەی کە ئێران بەسەر کوردەکانی داهێناوە کە ئێمە حەقی هەر مافێکمان هەیە کە داوای زمانی هەی خۆمان بکەین، داوای کوردایەتی خۆمان بکەین کە لەو پێناوەدا بتوانین کارێکمان بۆ کارێ بکەین. بەس بەداخەوە هیچ لایەن و هیچ کەسێک بەرپرسیاری ئەو شێ بەڕۆحدەی نەبووە و بتوانێت کە کارێک بکات بۆ نەتەوەی کورد بۆ میلەتی کورد لە هەر چوار پارچەی کوردستان.